سترێسەکەین و کاریگەری لەسەر ئەندامەکانی جەستە میوانێکی عزیزمان لایە کاکارزان مامۆستا کارزان جەمال وەکو مامۆستای زانکۆ ئەگەر بفەرمەیت مامۆستا گیان فەرموو بەخێر بێ مامۆستا بەیانیت باش زۆر زۆر بەخێر بێ سەرچاوەکان یەخوا بەخێر بێ بەخێر بێ مامۆستا بەخێر بێ سەرچاو فەرموو ئەوانێ تۆزەی جۆ لێمان بوو بێ لەو دیو تۆزە گوێم لێ باش باش لێ زانیێ زۆر سوپاس زۆر بەخێر بێ ئەزمموی ژیانی هەموومانە مامۆستا کارزان بمانێ و نەمانەیە بە ڕێژەیەک ئێمە سترێسیمان هەیە بەڵام هەست دەکەین ئەم سترێسیە وەکو هاوکارم سەحەروتی ڕێژەکەی زیاد دەکات لە بارودۆخی ئاسایی دەرەچێت بەڵام بابزانین سترێس چییە بۆ ئێمە تووشی سترێسە بین وەڵی بۆ پرسیارم بۆچی تووشی سترێسە بین لەبەرەوەی بیرەکەینەوە کاتێک مرۆڤ کە توانای بێکردنەوە هەیە کەواتە ئەو شتانی لە چوادۆری ئاڕوو ئەیات دوور و نزیک پەیوەندی و کاریگەریە لەسەری کاریگەری لەسەر مەزاج و بیرکردنەوە و تەعامل و هەڵس و کەوت و تەنانەت بەرهەمیشیە بێت وە سترێس بەردەوام لەگەڵ ژیانی مرۆڤ هاتووە و ناتوانین ژیانە بەبێ سترێس دروستکەین و ئەمە خەیاڵە کە بتوانین تۆ بڵێ من ئەتوانم ژیان بەبێ سترێس بەڕێبەرم بەڵام ئەوەی کە عەقڵانەیە و مەنتیقی ئەوەیە کە چۆن مامەڵگە سترێسەکە یاکەیت داعیشتەکە خۆی وجودی هەیە چۆن مامەڵی لەگەڵاکەین چۆن ڕوبەڕووی بینانێ ئەمە گرنگە نەک ئەوەی سترێس چکە لە ڕاستیە ژیان بەبێ موشکیلە بەبێ سترێس بەڕێ ناچێت خودی مامەڵەکردنەکە چۆن تەعاملی لەگەڵاکە چۆن ئەیبینی چۆن بیری لێگەیت ئەوە گرنگە ئەوە بڕیارەیە کە ئایا و سترێسە چەند لەگەڵمان ئامێنێتەوە چەند تەسیرێکاتە سەرمان چەند بەردەوام بێ لەگەڵمانە چەند تەسیرێکاتە سەر دەست و پلمان ئەمان وەستێنی خاومانەکاتەوە لەبەرەوە معرفی خۆمان لە هەموو شتێک گرنگترە بۆ سترێس باشە جا مامۆستا کارزان بۆ نمونە بەڕێزە دووتت لەوەتەی مرۆڤ بۆ سترێسیشی لەگەڵا بووە بەڵام ئایا بۆ نمونە هەبووە لە قۆناغەکانی مێژووی ژیانی مرۆڤە بەقەت ئەم سەردەمە مرۆڤ سترێس بێت چون ئەمە ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆەوەی کە بۆ نزانستی دەروونناسی بەرەو پێشەوە چۆ بە دەردە دەرونیەکانی مرۆڤی زانیوە یان لەوانەیە شێوازی ژیان و ئەو ژینگەی کە دروست بۆ و گۆڕانکاریانە ئەوەنەی تر دەردی دەرونی بۆ مرۆڤ زۆر کرد بێ دەست خۆش طبعاً بۆچوونی ئێستا بۆچوونی تازە قسەکەی جەنابتەکە بۆچی ئێستا سەردەمی سترێسە بۆچی پێمان وایە کە جاران نەبووە لە ڕاستیە جاران هەبووە بەس جاران مامەڵی لەگەڵ نەکراوە و جاران پشتگوێ خراوە هەر 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش ئەوەی ئێستا گرفتە و کاتە هەش بۆ بەس گوێمان نەیاوە مەسەڵەن کارەبا بۆ نمونە جاران گەر نەشبووە یا مشکلێ نەبوو ئێستا مشکلەیە کەواتە زۆر جا زروفەکە ئەو باد و خەتازەی کە تێکەوی بڕیارەیە ئەم شتە شایان ئێوەی بۆی بێتاقەت بین بۆی قەلەق بینیاننا کەواتە بە هەموو سەردەمەکانە هەبووە و سەردەمێک نەوە بڵێ ئێستا کەمە ئێستا زۆرە بەڵام هەتا بڕێنە پێش هەتا تەکنەلۆژیا و معریفە زیاتر بێ هەتا ژیان ئاڵۆستر بێ بێگومان سترێسەکان زیاتر بێت چکە سترێس پێوەنی بە مرۆڤ خۆی هەیەی خۆیەتی قەرارەیە کە دروستیکایان نەیهێڵێت لەبەرەوە زۆر جار ئەوەی گرینگە ئەوەیە کە چۆن مامەڵەکەین لەگەڵیا چۆن ڕووبەڕووی بووینەوە چۆن حەسکەین ژیان ناخۆش بە یان ناخۆش چکە ئوستاز مشکلە هەر هەیە وەڕوودانی مشکلێش لە ڕاستە دەسڵاتیمان نییە بەس مامەڵەکەدن لەگەڵیا ڕوبەڕووبوونەوە لەگەڵیا تەکنیکەکانی مامەڵەکەن لەگەڵ کێشە ئیشیەمێ لە دەسەڵاتیەمێ لەبەر ئێمە توانین بە باشتری شێوە ڕوبەڕووی بینەوانێ ئەگە نابتوانین ژیانە بێ مشکلە دروستکەین لە ڕاستە ناتوانین بەدوانین باش ڕوبەڕووی بینەوە باش مامەڵەکەین لەگەڵیا لەسەر ئەو ڕوبەڕووبوونەوەی قساکەین چون بابەتە سەرەکیەکە هەرەوەیە کە چارەسەریکەین چون ئێستا لە ژیانی زۆر بەمانە هەیە و بەداخۆ بە هەمان شوێ کە باسم کرد درێژخایەنی شەتیامەنە بەڵام مامۆستا کارزان بۆ ئەبێ بە درێژخایەن بۆ زۆر جار بۆ نمونە هۆکاری سترێسەکە هۆکاری بێتاقەتیەکە نامێنێ بەڵام لە دوای ئەوە تازازانین چیمان بەسەرا دۆڕێک وەکو لەگەڵ سەرکۆ باسمانەکە وەکو وەرزشکارێکە لەم زۆران بازیانە کاتێکە لە گۆڕەپانەکە شەڕەکە زۆر بەخۆی نازانە نەڵەنەوەشتا گەربە دوای ئەوەی کە شەو دێتەوە ئەخەوێت تازازانێ خۆی بێگومان هەج ڕوودا هەج حەدەسێ لە ژیانی مرۆڤ جێپی خۆی بەجێڵێ پەڵێ بەجێڵێ لە بیرکردنەوە لە هەڵسوکەوتمانە ئەمە پێوتێت ترۆما ئەو حاڵەتەیە کە دوای ڕووداوەکە توش دەبێت یا بەردەوام لە ژیان تا ئامێنێتەوانێت ئوستاز باشترین یا چاکترین شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان ئەوەی خۆمان گونجەی لەگەڵیا نەک دوورکەوینەوەلی ئوستاز تۆ لێرەوە لە ئەستۆ ماڵەوە شۆفێریەکەیت دڵنیا بە جۆری بیرکردنەوەی تۆ بۆ ژیان بۆ شەقامەکە بۆ ئاستەنگی هاتوچۆ بۆ ترافیکەکە بڕیارەیە کە مەزاجە باش بە یاخرابێت چەند جار لە ترافیکا وەستاوین
من أبينا مثلا درس شركة معه صار كم بس يدوم مهور اللي جاري دوان سيان بو خوار إنسان يدوم بس بو أو بيكنوا يبو بعده كشتيك ويمشتيك تدا زوجة جرمية إلى مالك مثلا حادثية جميع الرؤيا ولا ولات إلى الشارع إلى تقينا ويا سيركيش نقا قريبة ديالي بس في عقال دي إخوة خرابة النت كيشني هر خوتان چند جاد رجع روشون حادثة الرؤيا وشوزان ما طورك دليفري دعمك ولا قصة عليك زوجة من عليهم بخالوت شيء خطاي ما طورك أبو به خزام دسقابة قريان هر عيني رضا عيني حدث أبو معرفي من بالكنوي من برياري كاو حدث تأثير كان سرميها نايكات لبرو من نالم أبي لدرو أشوار شيء بنيان عاطفة مع النبي يا وجدان مع النبي لا بلام أبي منطقي ما بالله كيل قال يا راس تهم رضا كان تأثيره بلام نابي تأثيره بجيب لك كدرس بالما بقري إيشنا كين بوستين خموق بين خومان تكشي خواد ما تكشي وكبرز باسكر تا شوابين صايت اللي ناخ ما نبني توا زوج جاري سمن أجاب سيالك أكثر كم بلوغ أكثر كو ناخوش ودا يجينا شيء يكسرته خيالي بيأوي تشاور بو لبرو تأثير بجيش ولا ناخيا بلايكي بجيش توا كبدوام دوباره بيت ولا بدوا كرتو بختصر معاملة كنية ما معرفي ما جاء معرفي بتدرس بيت بخزانة كمان كشون برودي كردوين بخوانه مان بدنيا بينين مان بخواندن مان بهمو أو معاملة يكين بريارة كشون معاملة الرضا يعني هر تنيا معرفة وروشن بيري أتوانى دور ما بخاتوا بله بيقول ما إنسان حتى معرفي باش سبيه جو أنت معاملة قال لك يا شكانا حتى معرفة شنو بو نمونا تو لميديا تكنيكاني ميديا أزاني مثلا أزاني شون معاملة لقل وقفة عميرة معاملة بكي الآن كسي يكتشف أزاني أجا مشكلة كي ميديا يبدأ بيشول شون كم تنباش معاملة كان لقلها بيقول ما أنتو كواتا بوني معرفة وبوني برودي كي باش لجنجي كي آرامة دروس كردو ريالة كتو باش زور كسمان هي الله يمكسر شون ولا عاطفية يعني شيء عاطفية يعني لخزانة قاعد دروس بوا برودة كراوة كبعطف برودة كراوة بسيطني شد جريان بدوابه بسيطني شد أعدزبين لدوابه بلان زور كذا بقوة الأجيال يعني أبون يعني خبر وحوالي زور قرص نايخة تجريان بو لبروي مع ملكي وعلى قباد وخيا إما علين ناكري بيدني لبرامج أشتاني كرويات بجناش كري أو نتأسيس كات سلمان كجيان ما بوص يعني ككارجي لسر برهمو بيشة كمان ودوام كردنو معيشة كمان ما مصار زور كاتالين زور كاريكري معرفة هي لسروي كشون بتوان من خوراقر بلام زور جار بابتي ستريسك جشجيرة همو ما نقريته يعني لما مصايك زانكو لبروفيسورك وتا كسك لنا وبازاري شاكاركات دوكاناريكش بو لبروي باردوخك أمنا لسرمان آلوزة به لا يجي جار سركي لا يجي تركشي بدرسه خود چاره سرکی منالک چشی بود درسته به خزانه که چاره سرکی کچک چشی بود درسته به یعنی جاری و آلوزی که امن روتیه که یعنی خود درقتی ناید علی من اردو دستم دوانی پیراگرم بو من ما بستم چلم یعنی بتیو نتیو استا کاریگری سوشال میدیا زور لسرما یعنی اتوانم خم لتلفزیون ولا حوالك دور خمو والله ناتوانم لموبایلک ام خم دور خمو ام پیتاله ام شو شتێک بێ او پیتاله بەیانی شتێکی کابێ او پیتاله نەچی بەلای ئەو شتەیە بیکڕی لەبەروی پارەکان گۆڕانکاری بەسەرایەت سێرەکەیم بارودۆخە تۆزێ لە معریفەش لە هاچێت کاریگەری لەسەرمان بچێڵێ کاتر چۆن بتوانین خۆمان بکوچێنین چۆن بتوانین ڕاستاکرد من ئەڵێم من و مامۆستا من و سەحەر هەر یەکەمان کەسایەتێکی جیاوازی لەوانەیە کە من ڕوبەڕووی کێشەیە بمەوە من خۆمەزانم چۆن تەحمولیەکەم لەوانەیە ئەوت بەشێوازی هەر عینی کێشە بوو هەر عینی کێشە هەر سێکمان تۆ لەوانەیە هەر کێشەکە بگرە بزیەکیشی بۆ بکەیت بۆ لەبەروی ئەزانی چیت ئەزمونە هەیە لەگەڵێ بەس من لەوانەیە هەڵچوونێکمە بێ شتێک زەرەرێک ئەو لەوانەیە قسێکی ناخۆش بکە بەرامبەر کەسێکی هەر یەکەمان جۆرە مامەڵەیەکمان هەیە چۆن بتوانین خۆمان بکۆنچێنین لەگەڵ ئەم سترێسە گشتگیرەی کە بەسەر هەمومانەوەیە وڵای ئوستاز باشترین وەڵام بۆ ئەوەیە کە ئێمە لەبەر ئەوەی لە کۆمەڵگایە ژین و کۆمەڵگاکەمان وەکو بەڕێزە باسە کرد ڕووبەڕوە لەگەڵ زۆر گرفتە زۆر کێشە زۆر نەهامەتی و بەرز و نزمیە و زادێم کۆمەڵگەین ئێمە لە ڕاستی ئەمە لەم کۆمەڵگەی گەورە بووین من لە خێزانێکا گەورەم بۆ نمونە وەکو خێزانەکەی جەنابتە نزیکن چکە لە هەمان ژینگەیە بوو لە هەمانیان جا موشکیلەکە ئەوەیە کاتێک کە کێشەیە ڕوات ئێمە چۆن بڕیارین تاسکاسەمان موشکیلەکە ئەوەیە کاک سەرکۆ ئێمە بۆچی زەختمان زۆر لەسەرە بۆ سرمان زۆر لەسەر لەبەروی هەموو شتێ بە کێشەی خۆمان نەزانین خەمی هەموو شتێکمان هەڵگرتووە هەموو شتێ لەسەر شانمانە کەشتیە لە گەری هورموز پەکێکەوەی بێ مشکلەی ئێمە
چوزام لە ئەمریکا دۆناڵد ترامپ خطابێک بێتە مشکلە بۆ من بۆ لەبەرەوەی نازانین چی ئیشی ئێمەیە چی مشکلی ئێمەیە چی پەیوەندی بە ئێمەوە هەیە لە ڕاستیان مرۆڤ ئەگە معریفەی هەبێت خوێنەوە بێ بۆ کێشەکانی ژیان بۆ ڕێڕەنەکان تێگا کە ئەمە تا ئێرە پەیوەندی بۆ هەیە لەوە دو پەیوەندی بۆ نیە بۆ خۆی ئەوە هەیە کە خۆشت بڵێ پەیوەندی نیە بە زۆر پەیوەندی پێوە دروستەکە تۆ بڵێ بۆ نمونە کەشتەکە لە گەروی هورمز پەیوەندی بە منەوە نیە ئەچیتە بازاڕ و ئەچیتە ڕیزی خەڵگەڵە پێنەوە ئەبینی بەخوا پەیوەندی هەیە ئەخرەوە مشکلەکە معریفەمان نییە بۆ شتەکان تێناگەین کە بۆچی ئەو پەیوەندی من بۆ نمونە حادیسەیەکە بێت لە تەلەڤیزۆنا لە ئەفغانستان تەقینەوەیەک بووە ئینسانیان پێم ناخۆشە باشە وەکو ئینسان بەڵام ڕاستە پەیوەندی بژێمنەوە نییە نە تەسی نە من خەتامە نە بەهۆی منەوەیە نە بەهۆی کوردەوەیە نە بەهۆی سلێم ئەها ئێکەوا قەراردا نابێت بەسکە تۆ بڵێ بەخوا ئەوە سبینە لەو چ لە ئێمەش بێشتا بەخوا جا ئەوانش داماون یعنی بەکوت و مختصری ئێمە ئەبێ بزانین تا سنووری کوێ کێشەکان پەیوەندی بە ئێمەوە هەیە من مامۆسایەکەم باشە چی پەیوەندی بەمنەوە هەیە بڕیارەکانی وەزارەتی فەروەردە دەستپێکردنی دەوام ڕۆژەکانی عوتڵاوە کاتی امتحانات ئەوانە گرنگە بۆ من باشە ڕاستە نرخی دۆلار بۆ من گرنگە بەس لەوە گرنگتر چییە وەزارەتی پەروەردە بەڕێز لە ئیعلام ئیشەکە گرنگترین شتێ بۆ تۆ تازەترین تەکنیکی ئیعلام چییە تاڵسیوانە ئەبێ بزانی چی پەیوەندی بە تۆ هەیە کە تۆ وات کرد وسا سنوورە دانا بۆ شتەکان پلەبەندیت کرد سەیریکە بێت لە بنش خۆدا داینەی کە ئەو مشکلەی ڕۆیان لە چ پلەیەکایە بۆ من پلی دێمە زۆر گرنگ نییە ئێگە پلی یەکەم بێ کەواتە بە ئیشی لەسەرکەم تەسیر کاتە سەر بەس مشکلێکەوە ئەو کاکسەر باسیکە ئێمە هەموو شتێکێکی خۆمان نەزانین یعنی کۆمان بە هەموو شتێک هەوڵ گرتووە بۆ نمونە من خەفەت بخۆم لەوەی کارەبام نییە بۆ نمونە ئێ باشە ئەمە گەریمان من دانیشم لە ماڵەوە دەسما بن سەر و دانیشم خەفەت خوا لە کارەبا ئایا چارەسەرە بێ نە بۆ لەبەروی نە ئیشی منە نە پەیوەندی بەمنەوە هەیە نە لە کارەبا ئیشەکەم نە لە بۆچی من خۆم بە شتێکەوە مەشغوڵکەم کە چارەسەرەکەی لای من نەبێت من ئەزانم ژیان بەبێ مشکلە نابێت ئەمە بڕاوەتەوە ئەم شتە بەس خۆ ئەتوانین باش مامەڵەکەین لەگەڵیا زانستیانە مامەڵەکەین لەگەڵیا مشکلەکەەوە ئێمە زۆر جار ئەڵێین لە زانستی دەرونیا بۆ دەروون ئاسوودەی ئەمە پێمان وایە کاتە دەرومان ئاسوودەیە کە مشکلەمان نەبێت نەخێر کاتێ دەرومان ئاسوودەیە کە چۆن ماوە لەگەڵ مشکلەکە یاکە چکە مشکلێتە بەردەمێ کەواتە کەسی عاقڵ کەشی هۆشمەند یا کەسی عارف ئەوەی کە معریفەی هەیە ئەزانێ ئەم مشکلەی ئاوا چارەسەرەکرێ و تا ئێرە پەیوەندی بەوە هەیە هیچ پەیوەندی بەمنەوە نییە پەیوەندی بە کەسێک تر ئیشکالە سەری بەجێت زۆر جار مامۆسا کاڵی زۆر ئەڵێ خۆشم لایم لە شتەکە بەسەر خۆیم لێیاتەوە یعنی ئەڵێ پەیوەندی بەمنەوە نیە ڕاستە لەوانەیە زۆر جار ئێمە چونکە لەوانەیە من کەسێکی وەکو میلەتێکی کورد زۆر جار ڵێن وەکو ئەوروپیەک ئێمە ناژین لە پێشێکیەکە نازام جۆ لێ پێیامە ئێمە چونکە بوونی خێزانمانەیە زۆر جار کێشەی بەخوا زۆر کەس بەی خۆمانەزانی ئەڵێن نابێ ئەو کەسە ئاوا مەسەلەی ئینسانیەکە مەسەلێک ئینسانیەکە هەنی زۆر کەسێ لێ قەومێ زۆر کەسێ خەفەتە خوا یعنی بەم ڕۆژگارە تۆ ناتوانانی لە زۆر شت خۆ بچیتەوە لەوانێ بینەرەکان شایەتی من بۆ بن ئەڵێ کاکەم ڕۆ من لە ماڵەکەی خۆم دانیشم و ئیلاقی شتێکم نییە بەڵام ئیتر لە ماڵەکەی خۆ دانیشێ سەی مۆبایلەکە و کە دنیایشت تێتە سێری کچە زاکە و کە کچەکە و کە لە دەرەوە تەلەفۆنە بۆ کات دنیای مۆسوعەیە بەڵام ئەوەی کە گرنگە یعنی من دایما زۆر ئەرێنی بیرەکەمەوە ئەڵێم دایما هەناسەیەک هەیە کە ئێمە بتوانین ئەو قسەیە مهمە ئەم هەناسەیە کە تیابین چۆن هەوڵی بۆ بین و لەگەڵ هەوڵانیش بۆ خۆمان ئەگەر خۆمان توانیماندان بە خۆمانە بگرین چۆن یارمەتی کەسەکانی چواردۆریشم بە بکە ئەو دان بە خۆداکردنەیە هەبێت یعنی تە کوڕەکەمە کچەکەمە ئەوەیە تەداخولی زۆرت نەکەیت ئەگەر ئەم هاوکاریە هەبوو ئەتوانین تۆزێک لە کێشەکان کەمترکەینەوە ئەو هەناسەیە چۆن بین کاک سەرکۆ طبعا ئێمە دوو ڕێگەمان لە بەردەمایە یا ئەوەتە ئەو شتانە وا بکەین دوور بێت لە ئێمە ئەمە زۆر قورسە ناتوانین لەوەی زۆر باش باسەکەت کە ئێمە کەسێکی ئیجتیماعین و کەسێکی عاتفین مجتەمەعێکی وا پەرۆدەبین کە ئاگامان لە خەمی یەکتری بێت ڕێگەی دووەم ئەوەیە کە ئەمە بۆچی تەسیری کاتە سەر من چی بۆم نە مەسەلەن تۆ پێ دوایە لە یەکێ لە شاگان کوردستانە خێزانێکی فەقیر هەن لە تەلەڤیزۆنا عیلا پیشانیە باشە تەسیری کاتە سەرێ دەرونیان بێتاقەتێکە بێزارێکات بەس ئایا ئەم بێزار بوون و بێتاقەتیت تەسیرێکی تا شوێ بۆ تۆ کاک سەرکۆ ئایا واولێکە نەچی بۆ دەوام واولێکە دەستکەی بە گریان وادلێکە مەسەلەن لە ماڵ و دانیشت نتوانیشت دەرەوە وادلێکە خواردن نەخۆی مامەڵەی تۆ بیرکردنەوەی تۆ باردۆخە من ناڵم ئەبێ وابین دڵمان زۆر ڕق بێ گوێنەی نەهیچ بەس لە ڕاستیە ئەبێ بزانین چۆن ماوە لەگەڵ مشکلەکانەکەین چۆن سەرەدەر لەگەڵ لەسەر بابەتەکانەکەین من کەسێکم مەسەلەن عاتفیم
ئەزانم بچمە ئەو بارودۆخەوە بچمە و ژینگەیەوە بێتاقەدەم ناچم من کەسێکی مەسەلەن کۆمەڵایەتیم بچمە و شوێنێکی کەئیبە ناچم لەبەر خۆمە ناسم کاتێککە خۆمان ناسی ناخی خۆمان زانی ئەتوان من زۆر جارەڵێم لە یادی ئەنفالەکانە من هەموو ساڵێ هەتا سێ چوار ساڵەوە پێشی هەموو ڕۆژ هەموو ساڵە لە کاتی ئەنفالەکانە دەستمە کرد بە گریان يعني كيوم لا تيكستجي شو قبل كذا غير بديار صورة كانت اسمها كده بقريان بس تيجيشتم كأم خميمان بو أولية كمثلا من جو عمليات يا من روجي بو خمية ويك لدس معن شو جازور جار بيكنوا يخوض ببعض دوخك بو أو كرويا وبو أو أجو زري زور قرينيا هاو يعني مهم تاني شد هاو خمية بو يكتري باشا من زانم ئێمە بەتەنیان توانین خەمەکان هەڵگرین پێویستە کەسی هاوکارە یارمەتی دەرمان بێ بەس ناکرێت پشتیش بشکێنین مەسەلەن زۆر کەسێ بەداخەوە کە ئەیبینی دەسەکە بە گلەیی و بەزەم هەتا ئەڕوات کە ئەڕوات یەک فەردە خەمە یا بەسەر کۆڵی تۆیە خۆشی لەوە بە ئیسراحە دەڕوات نابێ وابین ئەبێ دڵسۆزبی لە قسەکردنە ئەبێ بەخشندە بین لە بەخشینی تەنها خەمیشا بە یەکتری من خەمێکم ئازارێکم تەلەفۆن و برادەرێکم باچی شوێنەکە دانیشین قسە بۆ بکەم لە دەروزانیا شتێک گەیەڵی گوێگرتنی بێدەنگ بس جو أجري يجي ماله راي خو ماله لسرب بتاعك بس جو اللي أجري لكن هيك سكز بعرامية كات تو بش اللي خمك هذا القرتوا مثلا أجر بيكيشين 100 كيلو خمي بيه تو 20 ليور قرتوا أم خاتون 20 ليور أجري من 20 ليور ودو دوالي السوق أجر هم هلا يجي يشتغل شون تو تشتغل هالجريد أجر بدوك سكز هالجري عسان ترى بس بتنيا خورسة أعباء حياة وياك أكثر أبي هول بين بخمكان مع بشكين قليتريا وجمع عليك تريبي من كرمال وخزان بطاقة بيزارة نعلم كله هالخوي واعي عاطفية بها مش تيجي لا بيقصي لك قلابكم أبي خمجي لك قلاب بشكم كواما نكون جياني كخوش معنا بي إما ناتواني جياني دروس كين زور بيرفكت بيت نبي مشكلة بيوكو بهاش دوابي بس خو أتوانين أو نيك لجيانا هنا أوكار يكتربين للصوص يكتربين خم يكتري مع خوش بي كم ترين الرقم على يكتري بيت أما واليكات معاملته لك بعض خيا أقوري وأسود التربيت وهي برز باسكر باش ترين كسبي لجيانا وأسود أبيت شو مشكلة حياة دي أو كبي أو تريد أعباء حياة لابد منه يعني أو عرب عليه أبيها بيت قاتبه بدويا كسا أريني كان أبكرين بيقول ما هاوري أريني ما مصاي أريني ما مصاد نمونيكي زور جواني روجك كسيك هاوري مان بوتي زور ستريسي جيان لسرم من على كم نخوشة خزانة كم نخوشة باردوخي جيان آوايا معاشنية يتبع واقع كي خوي قسيك دي هيك تصلاتي هيك منبو يعني أمانة داخل كل سجاني تي برادرك مهاوريك متلفني بوكردم تي لشو يستعين برشلته تي مناقشيش تي شي لقلنا كردم تي تنانتر أو أنا لقل خوما بردمي بو سرچنار نمونيكا أو تو سرچنار تي عصره وتي تشينا ناو سرچنارو تي ورد نام أنا نشتيكي بسيط بخوين شاي شي خلص بخوين توزي بياسب كين تي يقصد تسم نكر بموضوع كرنا ولا قليا أو كسي كاورب تي نا أو هيجي باس كرنا من هيج هالروشتي نومش تانا ما كر تي بس بمش تانا من توزي كات موسر طبعا تي كدواي دانيشتين انجا اشتكان ما زور بساعتي باس كر أما حلقيت أما محلقيت دي ورو كسي شي كبه شي كيت بم بيباري شلون ما شار سركي كواتب مو من نمونين باس يعني إما هميشه حاول بين أو كسي أريني يعني اللي شيء معنا بتوزيع طبعا كاكسركو بوني كسي أريني ويخد باس كر يا كسي ك لفارسا بيلن بردي سابوري صني سابوري بوني يوم كسان زور قرينا لابد هذه كلمة الجامعة يكدو كسيوا مع هذا من كسي جاي بونه من لو تشاف سري شو نبي لو تشكش لو تباوك شو نبي لو تدايق شو نحن رفيقي من هذا والله لو مجرد تلفوني بوقم يكتري بينين هم مش تباشا بيت جيان بس شوي تربين برا تربين أستاذ باسكني كيش أبو خلق كمينية ننجيني لراستيا بالكو أو بري ثقافة روشن بيتو بوي جيان باش بيت بلام أبي كسي كي بقول جنابة جوجريكي باش بيت بالله وبس قشية بيت توك تاعو سيقمي ولا راسي نابي تو كسا نايوناني بدل بيس فريند باشرين هاورا لبرو جرين أبو ما عليك جاء إما لبر أو يكون ملقيين اجتماعيين وناتواني بتنيا بجين يعني ناتواني بدر لا بيوند خزانية كان بجين لابد أقام على يكتريبيت وأقام على خمية يكتريبيت وقت من على كمية تواني مزاجي وكو دنيا بيت بزام بوشيوايا وقت كأروم خزانة بيتاقة بيجوي لي قرم وقت هاورا كما بينم وكو جاران شوق وزوقيني للجيان بيبزام مشكلة كيتشيا زور جار هي كسكب بيالي مشكلة الله هيك عيب منية بس رازناك بوشي لبرو جاري أو درجانك لا أطول قلت ويعصب جاري نجي شو تويك
دڵی بۆ تۆ بکاتەوانێ لەبەرەوە باشترین چارەسەر ئەوەیە کە ئێمە هاوکار بین لە حەلکردنی مشکیلەکانە نەک لە تێکدانە نەک لە ئاڵۆزکردنە مەسەڵەن وەکو بەڕێزە باسە کرد تۆ تەلەفۆن باوەڕێگەری وەڵای مشکیلەم هەیە قەرزارم خۆتوانە قەرزەکە بۆ نهاتوو بەس خۆتوانێ بڵێ ئاسایی قەرزاری هەموو کەس قەرزارە هەموو کەس لە ژیانم ئەها کۆمەڵی قسەیە وشە بەس وشە لە ڕاستیە پارەی تێ ناچێت یعنی بەکارانی وشەکان یاریکردن بە وشەکان زۆر جار یارمەدەرە بۆی بادۆخی من باشتر کەی نەکو بڵێ بەرا قەرزاری وەڵا خەتەرە بەڵاوگرن وەڵا کابرا محکەمە لێگرێ یعنی تۆ ئەگەر مەسەڵەن ڕۆڵی باشن یە نابێت ڕۆڵی خراپیشمانە بێت لە کێشەکانە لەبەرەوە مامەڵەکردن و ڕوبەڕوونەوە کێشەکانە ئاساییە مادام ئینسانی مادام بیرەکەین و مادام مرۆڤین کاتە ڕوبەڕووی کێشابینەوە و کێشەش کاتی نییە ئوستاز بڵێ ئەم ساڵ ناسایتە تەواو بێت ئاراس ئەم کێشەی ساڵ تەواو بێت سایتە کێشێکی تریە دوایینتر ئەمە حلە بێداین تریە لەبەر بەردەوام کەسی عاقڵ یەک لە دوای یەک بێ هەمووی بەیەکەوە نایە زۆر جا هەمووی پێکەوەی زۆر جا زۆر هەمووی پێکەوەی جا کەسی بەقووەت بۆچی بە خەڵکی ئەم پیاوە زۆر سەرکەوتو ئەم ئافرەتە نایابەلات بۆ لەبەرەوەی لەگەڵ ئەو هەموو قورسیا سەرکەوتوو بووە بە شتێکی ساخەوە بە سەرێکی ساخاتۆ دەرەوە لە مشکیلەکان جا ئێمە بۆی ئەمە بکەین ئەبێ هاوکار یەکتری بین ئەبێ ئاگامان لە یەکتری بێت ئەبێ خەمی یەکتری هەڵگرین ناکرێت من برادەرەکەم هاوسەرەکەم مناڵەکانم خەمیانە من دڵم خۆش بێت لەبەرەوە ئەو بێ باشە لە ڕاستیە کە خەمەکانمان بەش کرد ئاسانە هەڵگرتن لە ڕاستیە دەستەکانی خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان دواتر ئینشاڵڵا دیکار زۆر قسێکی جوانی ئەڵێ بۆیە ژیم چکە بیرەکەمەوە کە بیریشمان کردەوە سترێسیشی تیاابێ بەڵام میواداری کاریگەری نەبێت لە سەرمان دەستەکانی خۆش زۆر سپاس بۆ دەست خۆش